بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە گەرمترین سڵاوەکانتان پێشکەش بێ لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی چوارشەممە. سەرەتا سەردێری گرینترین هەواڵەکان. ناڕزایەتی دانیشتوانی گوندی مەرەبزان لە بەردەم فەرمانداری سنە، مانگرتنی کرێکارانی شاغڵ لە پێترۆشیمی ئێستیم لە ئیلام، دەرکردنی خوێندکارێکی زانکۆی سەنعەتی کرماشان لەلایەن سەرۆکی زانکۆ، هێرشی هێزەکانی گۆمرۆک بۆ سەر کاسبکارێک لە خۆی، ڕاگەیاندنی ئەنجامی بەرایی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق، پێبەشکردنی فەریبا ئەسەدی لە دەرمان لە زیندانی کەچوویی، درێژەی هێرشەکان بۆ سەر غەزە و ناڕزایەتی کۆمەڵگای جیهانی دژ بە ئیسرائیل و پەسەندکردنی قەتنامەی نەتەوە یەکگرتووەکان دژ بە پێشێلکردنی مافی مرۆڤ لە ئێران. درێژە هەواڵەکان. ناڕزایەتی دانیشتوانی گوندی مەرەبزان لە بەردەم فەرمانداری شاری سنە. بەپێی هەواڵی گەیشت و ڕۆژی سێشەممە 28 سەرماوەزی 1402 دانیشتوانی گوندی مەرەبزانی سەر بە شارۆچکەی حەسەناوای سنە دژ بە نەبوونی خزمەتگوزاری لە بەردەم فەرمانداری کۆبوونەوە. بەپێی راپۆرتی سەرچاوە خۆجێیەکان، گوندی مەرەبزان تەنیا گوندی نزیک لە شاری سنەیە کە جادەکەی ئاسفالت نەکراوە و شارەداری حەسەناوە هیچ بایەخێکی پێنادات. ڕۆژی سێشەممە 7 کەس لە دانیشتوانی ئەو گوندە لە بەردەم شارەداری شارۆچکەی حەسەناوە کۆبوونەوە و کاتێک هیچ وەڵامێکیان وەرنەگرت با ڕێپێوان خۆیان گەیاندە بەردەم فەرماندانی سنە و خوازیاری جێبەجێکردنی داواکاریەکانیان بوون. مانگرتنی کرێکارانی شاغڵ لە پێترۆشیمی ئەستیم لە ئیلام. ڕۆژی سێشەممە 28 سەرماوەزی 1402 کرێکارانی شاغڵ لە پێترۆشیمی ئێستیم لە ئیلام لە ناڕزایەتی بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی دەستیان لە کار کێشایەوە و مانیان گرت. بە پێی زانیاریەکان ماوەیەکە دەستەی بەڕێوەبەرایەتی و سەرۆکی شرکەتی ئێستیم کاروباری ئەو ناوەندەیان بلا تەکلیف بەجێهێشتووە. لە حاڵێکدا حەقدەستی کرێکاران لە مانگی خەرمانانی ئەم ساڵەوە پەرداخ نەکراوە. کرێکارانی ناڕازی ڕۆژی ڕابردوو دەستیان لە کار کێشایە و لە بەردەم دەفتەری سەرۆکی کارگا کۆبوونەوە و کاتێک هیچ وەڵامێکیان وەرنەگرت دەرگای چوونەژوورەوەی دەفتەرەکەیان شکاند. دەرکردنی خوێندکارێکی زانکۆی سەنعەتی کرماشان لەلایەن سەرۆکی زانکۆ. بەپێی هەواڵی گەیشت و خوێندکارێکی زانکۆی سەنعەتی کرماشان کە لەلایەن سەرۆکی زانکۆوە پەروەندەسازی بۆ کراوە لە زانکۆ دەرکرا. مانگی گەلاوێژی ساڵی 1401 عەلیڕەزا دوودمان تیپی سەرۆکی زانکۆی سەنعەتی کرماشان هێرشی کرێ سەر خوێندکارێکی ناڕازی لە بەردەم دەرگای چوونەژوورەوەی زانکۆ و ئازاریدا. دواتر ئەو خوێندکارە سکاڵای لەسەر سەرۆکی زانکۆ تۆمار کرد، بەڵام سەرۆکی زانکۆ هەڕەشەی لەو خوێندکارە کرد کە ئەگەر سکاڵاکەی وەرنەگرێتەوە ئەوە ناتوانێت بگەڕێتەوە زانکۆ و بەڵگەی پێنادات. شایانی باسە کە عەلیڕەزا دوودمان تیپی ڕاوێژکاری ئۆستاندار و بەرپرسی ستاتی هەڵبژاردنەکانی ئیبراهیمی ڕەیسی لە کرماشان بووە. هێرشی هێزەکانی گۆمرۆک بۆ سەر کاسبکارێک لە خۆی. ڕۆژی سێشەممە 28 سەرماوەزی 1402 سەرۆکی گۆمرۆکی رازی لە شارستانی خۆی بە بیانووی هەڵگرتنی چەند کیلۆ چایی بە چەقۆ هێرشی کرێ سەر کاسبکارێک بە ناوی سەلاحەدین یوسفی و ئەو گەنجەی بە سەختی بریندار کرد. بە پێی زانیاریەکان سەلاحەدین بە سەختی بریندار کراوە تووشی لە دەستانی وشیاری و خوێنبەربوونی سەخت بووە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ سەلاحەدین لەلایەن ئەو کەسانەوە لە شوێنی ڕووداوەکەدا بوون بۆ نەخۆشخانە گوازراوەتەوە. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری بانا. ڕۆژەی سێشەممە 28 سەرماوەزی 1402 کۆڵبەرێکی خەڵکی سەقز بە ناوی وەفا ڕەسوڵ نەژاد تەمەن 28 ساڵ بە تەقەی هێزەکانی ڕژیم بە سەختی بریندار بوو. بەپێی راپۆرتی کۆڵبەر نیوز ڕۆژی سێشەممە کۆمەڵی کۆڵبەر لە سنووری هەنگەژاڵی بانە کەوتونەتە بۆ سەی هێزەکانی ڕژیم و ڕاستەوخۆ تەقەیان لێکراوە لە ئاکامی دەستڕێژی گولەی سەرکوتگەرانی ڕژیم. کۆڵبەرێکی تەمەن 28 ساڵی خەڵکی سەقز بە ناوی وەفا ڕەسوڵ نەژاد بە سەختی بریندار و بە مەبەستی وەرگرتنی چارەسەری پزیشکی ڕەوانەی نەخۆشخانەیەکی تەورێز کرا.
گواستنەوەی مژگان کاڤوسی بۆ زیندانی تۆنێکابوون. ڕۆژی دووشەممە 27 سەرماوەزی 1402 مژگان کاڤوسی توێژینەر و لە چالاکانی مەدەنی و مامۆستای زمانی کوردی لە کەلاردەشتی مازەندەران پاش بانگران بۆ لەقی ئیجرای ئەحکامی ئەو شارە دەست بەسەر و بۆ زیندانی تۆنێکابوون گوازرایەوە. مژگان کاوسی لەلایەن لەقیەکی دادگای ئینقلابی ساری بە تۆمەتی ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی وڵات بە 39 مانگ زیندانی تەعزیری و بە تۆمەتی بێڕێزی بەڕێبەر بە 15 مانگ و 1 ڕۆژ زیندان و بە تۆمەتی چالاکی تەبلیغ دژی نظام بە 8 مانگ زیندان محکوم کراوە. ئەو چالاکە مەدەنیە لە تۆمەتی ئەفساد پیل ئەرز بێتاوان ناسێنرا و بە پێی یاسای سزادانی ئیسلامی و بە لە بەرچاوگرتنی ماوەی بەندکرانی پێشووی 39 مانگ زیندانی بۆ جێبەجێ دەکرێت. جێگەی ئاماژەیە کە ڕۆژی سێشەممە 13 بەفرانبەری 1401 مژگان کاوسی پاش تێپەڕکردنی 104 ڕۆژ زیندان بە شێوەی کاتی و بەدانانی بارمتەی 3 ملیارد تمەنی لە زیندانی قایمشار ئازاد کرا. ڕاگەیاندنی ئەنجامی بەرایی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق. ئەنجامی بەرایی 94.4 لە سەد کۆی دەنگدانەکان لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق ڕاگەیاندرا. بەپێی ئەنجامەکە 41 لە سەدی دەنگدەرانی عێراقی بەشداری هەڵبژاردنەکان بوون و پارێزگای کەرکووک بە 70 لە سەد زۆرترین بەشداری تێدا کراوە. لە کەرکووک یەکێتی نیشتمانی کوردستان 5 کورسی و پارتی 2 کورسی بەدەستهێناوە و ئەگەری هەیە نەوەی نوێژ 1 کورسی بەدەستبێنێ. هەروەها لایەنەکانی عەرب 6 کورسی و بەرەی تورکەمەن 2 کورسیان بەدەستهێناوە. لە پارێزگای نەینەوەش پارتی بە بەدەستهێنانی 4 کورسی دووهمە و یەکێتیش 2 کورسی بۆ خۆی مسوەگەر کردووە. بەم شێوەیە کورد بە بەدەستهێنانی 8 کورسی لە کۆی 16 کورسی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دوای 6 ساڵ حکمی کەرکووک دەکاتەوە. بێڕێزیکردنی هێزەکانی سپای پاسداران بە خەڵکی بەلوچ لە ئیران شار. شەوی سێشەممە 28 سەرماوەزی 1402 هێزەکانی سپای پاسداران چەند بازگەی پشکنینیان لە دەوروبەری ئیران شاردا داناوە وێڕای ئازاری خەڵک بێڕێزیان بە ژنان و منداڵانی بەلوچ کرد. پاش هێرشی چەکدارانی جێشولعەدل بۆ سەر بنکەی فەراجە لە شارستانی ڕاسک و کوژران و برینداربوونی 19 کەس، کۆماری ئیسلامی پارێزگای سیستان و بەلوچستانیان بە تەواوی میلیتاریزە و شەپۆلێک لە ڕفاندنی هاوڵاتیانیان دەست پێ کردووە. ڕۆژی ڕابردوو لە بازگەی پشکنینی ئێران شار هێزەکانی سپای پاسداران ئازاری خەڵکی مەدەنیان داوە و ڕاستەوخۆ بێڕێزیان بە ژنان و منداڵانی بەلوچ کردووە. هەروەها لە شارۆچکەی پێشین کرێکارێکی شاغڵ لە یەکێک لە پۆمپ بنزینەکانی ئەو شارەیان بە ناوی حەبیب بیجات بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر کردووە. هێزامنیەکان هەروەها هێرشیان کردوتە سەر ماڵی ئەو شارۆمەندە بەلوچە و وێڕای پشکنینی ماڵەکە هەندێک لە کەلوپەلی شەخسی ئەو کرێکارەیان لەگەڵ خۆیان بردووە. دەست بەسەرکردنی یەکتا فاندر شارۆمەندی بەهایی خەڵکی شیراز. ڕۆژی دووشەممە 27 سەرماوەزی 1402 هێزە ئەمنیەکانی شیراز هێرشیان کرد سەر ماڵی شارۆمەندێکی بەهایی بە ناوی یەکتا فەهەندش لەپتۆپ و مۆبایل و کتێب و زێڕ و زیوی و ژمارەیەکی دیکە لە کەلوپەلی شەخسی ئەو بنەماڵەیان زەوت کرد. بە پێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ هێزە ئەمنیەکان هەروەها ئالبومی وێنەی ئەو بنەماڵەیان دراندووە و قەباڵەی ماڵەکەیان هەروەها زەوت کردووە. یەکتا فەهەندش پێشتریش پێشینەی ڕەفاندن و بەندکرانی هەیە و ئەمجارێش بە هۆکاری نادیار و بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن سەرکوتگەرانی ڕژیمەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازراوەتەوە. پێبەشکردنی فەریبا ئەسەدی لە دەرما لە زیندانی کەچووی. فەریبا ئەسەدی بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی کەچووی کەرەج وێڕای خراپی دۆخی تەندروستی لە دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەشکراوە. فەریبا ئەسەدی مانگی خەرمانانی ئەمساڵ و هاوکار لەگەڵ ساڵوەگەڕی شۆڕشی ژن ژیان ئازادی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و بۆ زیندانی کەچووی کەرەج گوازرایەوە. ناوبراو نەخۆشی دڵی هەیە و پێویستی بە دەرمان لە نەخۆشخانەی دەرەوەی زیندانە، بەڵام بەرپرسانی زیندان ئەو بەندکراوە سیاسیان لە دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەش کردووە و ئێستا گیانی لە مەترسی جددیدایە.
درێژەی هێرشەکان بۆ سەر غەزە و ناڕزایەتی کۆمەڵگای جیهانی دژ بە ئیسرائیل. ڕۆژی سێشەممە 28 سەرماوەزی 1402 86 کەس لە هێرشەکانی ئەرتشی ئیسرائیل بۆ سەرکەرتی غەزە کوژران و برینداربوون و لایەنگرانی فلستین و دژبەرانی شەڕ لە نیویۆرک خۆپیشاندانیان کرد. بەپێی راپۆرتەکان لە هێرشی ئاسمانی ئیسرائیل بۆ سەر ئوردوگای جەبالیا 16 فلستینی کوژراون و زیاتر لە 70 کەسی دیکەش بریندار بوون. هەروەها لە کەرانەی باختەریش 4 فلستینی بە دەستڕێژی گولەی پۆلیسی ئیسرائیل گیانیان لەدەستا. بەوتەی بەرپرسانی بێهداشتی فلستین، ئەرتەشی ئیسرائیل هێرشی کردوتە سەر نەخۆشخانەی ئەدوان و چەندین کادری دەرمانیان دەست بەسەر و دواتر ئازادیان کردوون. لەلایەکی دیکەوە شەڕ و پێکدادانی قورس لە ناوەندی خان یونس لە نێوان هێزەکانی ئیسرائیل و چەکدارانی حەماس بەردەوامە و دەیان کەس لە ژێر دار و پردوودا گیریان خواردووە. جێگەی ئاماژەیە کە هەزاران لایەنگری فلستین و دژبەرانی شەڕ لە شاری نیویۆرکی ئەمریکا ڕژانە سەر شەقام و خوازیاری ڕاگررتنی شەڕ و ڕاگەیاندنی ئاگربەست بوو. ناڕزایەتی کشاوەرزانی ئاڵمان دژ بە سیاسەتەکانی دەوڵات. ڕۆژی سێشەممە 28 سەرماوەزی 1402 کشاوەرزانی ئاڵمانی لە شاری بەرلین بە تراکتۆرەکانیان دژ بە سیاسەتەکانی دەوڵەتی فێدراڵ ناڕزایەتیان دەربڕی. ئەنجومەنی کشاوەرزانی ئاڵمان خوازیاری کۆبوونەوەی ناڕازیان لە بەردەم دەواازەی براندنبۆرگ بووە. کشاوەرزان لە ئازوەلانانی یارانەی سوتەمەنی و بێبەریبوونی کەرەستەی گواستنەوە لە باج کە لەلایەن هاوپەیمانی دەوڵەتی فێدراڵ دیاریکراوە ناڕازین و نایەنەوێت نرخی سوتەمەنی گران بکرێت. یوئاغیم ڕۆکیوید سەرۆکی ئەنجومەنی کشاوەرزانی ئاڵمانی ڕایگەاندووە کە ئەگەر داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت و بڕیارەکانی دەوڵەت هەڵنەوەشێتەوە ئەوە کۆبوونەوەکەیان بەرینتر دەکەن. دوا هەواڵمان سەبارەتە بە پەسەندکردنی قەتنامەی نەتەوەی گرتووەکان دژ بە پێشێلکردنی مافی مرۆڤ لە ئێران. کۆبوونەوەی گشتی ڕێکخراوی نەتەوەی گرتووەکان ڕۆژی سێشەممە 28 سەرماوەزی 1402 بە پەسەندکردنی قەتنامەیەک پێشێلکردنی بەردەوامی مافی مرۆڤی لەلایەن کۆماری ئیسلامیەوە مەحکوم کرد. بەپێی راپۆرتەکان ئەو قەتنامەیە لەلایەن وڵاتی کانەداوە پێشنیار کرایە و بە زۆرترین دەنگ لەلایەن ئەندامانی نەتەوەی گرتووەکان پەسەند کراوە. ئەو قەتنامەیە پێشترو لە کمیتەی سێهەمی ئەو ڕێکخراوەیە پەسەند کرابوو و ئەم جارش بە فەرمی پێشێلکاریە بەردەوامەکانی مافی مرۆڤ لە بوارە جۆرە و جۆرەکاندا مەحکوم کراوە. ئازیزان و خۆشەویستان، هەواڵەکانتان پێشکەشکرا. هەر شاد و بەختەوەر.